سەرڕای خاڵیبوونی لە سەدا هەفتەی دەریاچی دەربەندیخان، بەڵام بەڕێوەبەری بەنداوەکە ڕەتی دەکاتەوە ئەم پێشهاتە نوێ بێت و دەڵێت سەرڕای ئەوەی ئاستی ئاوی بەنداوەکە لە خوار دەرگاکانەوەیە، بەڵام هێشتا ئاوی گلدراوە بەراورد بە ساڵی ڕابردوو زیاترە. بەهۆی بارانی چەند ڕۆژی ڕابردوو ئاستی ئاوی گلدراوی بەنداوی دەربەندیخان بۆ 923 ملیۆن سێجا بەرز بووەتەوە، بەڵام سەرڕای ئەم زیادبوونە هێشتا دوو لە سەرسی دەریاچەکە خاڵییە. تاکو ئێستا مقاولەکە بەردەوام بوو لە ئیشوکار، بەڵام سەر لەم مانگەوە ئیشەکانی ڕاگرت ئەوش لەبەر نەبوونی سیولەی نەقدی لە بانکەکان و پاری خەر بۆ خەرج نەکراوە بۆتە هۆی ئەوەی بتوانێت پرۆژەکە ڕاگرێت. بەڵام ئەمە قۆناغی دووەمە. قۆناغی دووەم ئەوەیە ڕێگاوانەکانی بەنداو هەمووی چاکاتەوە ئەو پردەی سەرەکی کە فەرمانگەکە بەسێت بە بەنداوەکە، ئەوەش ئاستەنگێکی بۆمان دروست کردووە ئێستا بۆ هاتوچۆی خۆمان لەگەڵ بەرچینکردنی بەشی دیوی خواری بەنداوەکە بەشێکی لێماوەتەوە. ئەمانە ئەگەر بکرای حکوومەتی هەرێمی کوردستان پارەکانی بۆ خەرجکردای مقاولەکەمان بتوانێت بەردەوام بین و بتوانین زیاتر بەنداوەکە بپارێزین لە حاڵەتی سێفتی باشتر بمێنێتەوە. بەهۆی دابەزینی ئاستی ئاوی دەربەندیخان لە کۆی سێیەکەکەی وێزگەی کار و ئاوی دەربەندیخان تەنها یەکیان کار دەکات و ئەو یەکەیەش بەهۆی کۆنی ئامێرەکان و نۆژەر نەکردنەوەی نیوەی توانای خۆی بەرهەم دەهێنێت. وێزگەی کار و ئاوی دەربەندیخان توانای بەرهەمهێنانی 249 مێگاوات کارەبای هەیە، بەڵام دوو یەکەی بەهۆی کەم ئاوی و گرفتی تەکنیکیەوە لە کار کەوتون و تەنها یەکێکی لە کاردایە، ئەویش ڕۆژانە تەنها توانای بەرهەمهێنانی 45 مێگاوات کارەبای هەیە. بەپێی یاسای کارۆئاوی پێویستە 10 ساڵ جارێک تەواوی یەکەکانی وێزگەکە نۆژەر بکرێنەوە، بەڵام وێزگەی دەربەندیخان سێ دەیە هیچ یەکەیەکیان نۆژەر نەکراوەتەوە. توانای بەرهەمهێنانی وێزگەی کارەبای دەربەندیخان 249 مێگاواتە ئەگەر بێت و هەرسیەکەی بە فول کەپاسیتی ئیشکات، بەڵام کە ئاو نەبوو ئەو کاتەیە تۆ ناتوانانی یەکانی ئیش بکەی. ئێستا ئەو یەکەشکە ئیش بکەن یەکەی ژمارەیەەکە تەنها بە 45 مێگاوات کە نزیکی نیوەی توانای یەکەکەی ئیش بکەی. ئەو کاتانی تریش کە باڵین یەکەکە ئیش ناکات پشووی پێدەین یەکەکە تەنها 10 ساعت لە ڕۆژەکە ئیش بکەین بە تێکڕای ڕۆژانە کات تقریبا 16 ئەگەر بێت و ینی دابشکێن بەسەر 24 ساعتە کاتە 16 تا 17 مێگاوات. لەگەڵ دابەزینی ئاستی ئاو لە بەنداوی دەربەندیخان ڕاستەوخۆ بەرهەمهێنانی کارەبا لە وێزگەی کارۆئاوی شارەکە کەم دەبێتەوە و پێشبینیش دەکرێت ئەگەر ئاستی ئاو بەم ئاستەکەمە بەردەوام بێت کاریگەری نەرێنی لەسەر ڕێژەی پێدانی کارەبای نیشتیمانی لە وەرزی زستاندا دروست بکات. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.